ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی سەرلەبەیانی ڕۆژی پێنجشەممە سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. پەیامی لە ئەنگرانی کۆمەڵا لە کرماشان بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا. بەیاننامەی کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی ڕازی کرماشان. دازبەسەرکرانی لانی کەم 13 هاوڵاتی کورد لە شارە جیاوازەکان. بەردەوامی مانگرتنی دوکانداران لە چەندین شاری کوردستان و ئێران. و لە سێدارەدانی 13 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. پەیامی لە ئەنگرانی کۆمەڵا لە کرماشان بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە هاوڕێیان و لە ئەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست ئێران لە کرماشان بە بڵاوکردنەوەی پەیامێک ڕێزیان لە یادی کاک محەممەد حسێنی کەریم و ساڵ ڕۆژی عەلەنی بوونی خەباتی پڕلەشانەزی کۆمەڵە گرت. لەو پەیامەدا ئاماژە بۆ کراوە کە 26 ڕێبەندان وەکو خاڵێکی گرنگ لە مێژووی خەباتی سیاسی کوردستاندا ناسراوە و بە هێمای دژایەتی ڕژێمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی و سیستەمی پاشایەتی ناودەبرێت. لە درێژەی پەیامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە کۆمەڵە پاش شۆڕشی زەوت کراوی 1357 هەتاوی یەکێک لە هێزە کاریگەرە چەپەکان لە کوردستانە کە لە پێناو ئازادی خوازی و بەرابەری چینایەتی لە ئێران و کوردستان درێژەی بە خەبات داوە. لە کۆتاییدا ڕێزیان لە یادی هەموو گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی گرتووە و پەیمانیان لەگەڵ ئامانجەکانیان نوێ کردوێتەوە. بەیاننامەی کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی ڕازی کرماشان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی ڕازی کرماشان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک وێڕای ڕێزگرتن لە یادی هەموو گیان بەختکردوانی ڕێگای ئازادی خوازیاری ئازادی دەستبەجێی هەموو زیندانیانی سیاسی و هەڵوەشانەوەی حکومی سێدارەی سەرجەم زیندانیان بوون. لە بەیاننامەکەدا سەرڕای ئاماژە بە ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمباری ئەمساڵ و هەروەها ڕێزگرتن لە یادی هەموو گیان بەختکردوانی خۆپیشاندانەکان جەختیان لەسەر درێژە پێدانی ناڕزایەتیەکان تا کاتی گەیشتن بە هەموو ئامانجەکانیان کردوێتەوە. لە درێژەی بەیاننامەکەدا وێڕێ ئیدانەی توندی سەرکوتی خوێندکاران و دەستبەسەرکرانی ناڕازیان خوازیاری ئازادی بێمەرجی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی هەڵوەشانەوەی حکومی سێدارەی هەموو زیندانیان و هەروەها کۆتایی هێنان بە گوشاری ناوەندەمنیەکان لەسەر خوێندکارانی ناڕازی بوون. دەستبەسەرکرانی لانی کەم 13 هاوڵاتی کورد لە شارە جیاوازەکان. لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ شەپۆلی نوێی دەستبەسەرکرانی ناڕازیان لە ئێران 13 هاوڵاتی کورد لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان دەستبەسەر کراون. بەپێی راپۆرتی گەیشتوو 4 شارومەند بەناوەکانی کوشار حەزرەتی، ئەمین فەرەجوڵاهی و عیرفان خوسرەوابادی و عەلی ڕەزا عەبدوڵڵاهی لە شارەکانی قوڕوە، ئەودانان، شاباد و ورمێ دەستبەسەر کراون. هەروەها 7 هاوڵاتی دیکەی خەڵکی شاری ئەودانان هاوکار لەگەڵ دەستپێکردنی ناڕزایەتیەکان لە چلێمین ڕۆژی گیان بەختکردنی خۆپیشاندەران لە ئێران لەلایەن هێزە ئەمنیەکان و دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان کراون. هاوکات 2 شارومەندی دیکەی خەڵکی شارستانی سەراوڵا سەر بە پارێزگای ئیلام لەلایەن هێزەکانی ڕژیم ڕەفێنراون و چارەنووسیان دیار نییە. کۆبرەوەی بنەماڵەی دەستبەسەرکراوانی شاری ئاودانان لە بەردەم بینایی دادگای ڕژیم بە پێوێنانەی کە بەدەستمان گەیشتون کۆمەڵێک لە بنەماڵی دەستبەسەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرەمبار لە شاری ئاودانان لە بەردەم بینایی دادگای ڕژیم کۆبوونەوە. بەپێی راپۆرتی گەیشتوو بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی درۆشم دەست بە دەسەڵاتی جنایەتکاری کۆماری ئیسلامی و هەروەها بەدەستەوەگرتنی وێنەی گیان بەختکردوان و دەستبەسەرکراوان خوازیاری ڕوونکردنەوەی ڕەوەندی دۆسی بەندکراوان ئازادی دەستبەجێیان و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندەمنیەکان بۆ سەر بنەماڵەی دەستبەسەرکراوان بوون. بەردەوامی مانگرتنی دوکانداران لە چەندین شاری کوردستان و ئێران. بەپێی دوایین زانیاریەکان هاوکات لەگەڵ بانگەوازی خوێندکاران و کانونە سنفیەکان لە ئێران دوکانداران لە چەندین شاری کوردستان و ئێران لە دووهەمین ڕۆژدا دوکانەکانیان داخست. بە پەیوەندانەی کە بەدەستمان گەیشتون خەڵکی ناڕازی لە شارەکانی ئەودانان، سەراوڵا، قەزوین، تەورێز، شیراز، کەرەج، ئیسفەهان و چەندین شاری دیکە سەرڕای داخستنی دوکانەکانیان جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە بەردەوامن لە ناڕزایەتی دژ بە سیستەمی جنایەتکاری کۆماری ئیسلامی و تا کاتی سزادانی بەشداربووانی جنایەتەکانی ڕژیم دژ بە خەڵک درێژە بە چالاکیەکانیان دێن. بڵاوکردنەوەی تراکتی دژ بە ڕژیم لە شارستانی ئەهەر
بە پێڕاپۆرتی گەیشتوو هاوڵاتیانی ناڕازی لە شارستانیە هەر دەست بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی و هەروەها بە مەبەستی درێژە پێدان بە ناڕەزایەتیەکان لە چەندین شوێنێ و شارە تراکتیان بڵاو کردوێتەوە. بە پەیوەندی کە بەدەستمان گەیشتون شەوی چوارشەمە 29 ڕێبندان هاوڵاتیانی ناڕازی لە شارستانیە هەر هاوکار لەگەڵ مانگرتنی گشتی دوکانداران و معەلیمان لە ئێران و کوردستان بە بڵاوکردنەوەی تراکت و نووسینی درۆشم لەسەر دیواری و شارە جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە ناڕەزایەتیەکان دژ بە ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی بەردەوامە و تا کاتی ڕوخانی ڕژیم درێژە بە چالاکیەکانیان دەدەن. لە سێداردانی سیانزە بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی ناڕزایەتیەکانی خەڵکو و زۆرێک لە بەندکراوان دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر زیندانیان سیانزە بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئەعدام کران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو سیانزە زیندانیا بەناوەکانی ئیسماعیل کەلهوڕی، عەلی سەفا ڕەجەبیان، کەیسوم ڕەئوفی، مەرجی تەوەکولی، مجتەبا ئەفشار، جەلیل شەمسی، مرتەزا فراشتە، خودایار جەهانتی، یاسر قاسمی، ئەماد زەیدی، دووشەمبە تاجیک، محەز سەیدی و ڕەسوولخانی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە خۆشبەرەکان لە زیندانەکانی لاهیجان، گوناباد، مەهاباد، سەبزەوار، مەلایر، دامغان، مەشهەد، کاشمەر، شەهری کورد، بۆشەهر، چابەهار و شیراز لە سێدارە دراون. کۆبنەوەی خوێندکاران لە زانکۆکانی فیردەوسی و مەشهەد و تاران ڕۆژی ڕابردوو خوێندکاران لە زانکۆکانی فیردەوسی، مەشهەد و تاران بە بەڕێوەبردننی چەندین کۆبنەوە ڕێزیان لە یادی گیان بەخەتکردوانی ڕێگای ئازادی کرد. بەپێی هەواڵی گەیشتوو خوێندکارانی زانکۆی فیردەوسی مەشهەد بە بەڕێوەبردننی ڕێوڕسمێک لە چلەیەمین ڕۆژی گیان بەخەتکردنی خۆپیشاندەرانی بەشداربووی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو یادی محەممەد مەهدی سالاری و پارسا سەفەر دوو خوێندکاری ئەو زانکۆیان بەرز ڕاگرت. ئەوکات خوێندکارانی زانکۆی تاران بە گوتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی دیکتاتۆری کۆماری ئیسلامی و هەروەها بەرزکردنەوەی وێنەی گیان بەخەتکردوانی ناڕزایەتیەکان لە ئێران سەرڕای ڕێزگرتن لە یادی هەموو گیان بەخەتکردوان پەیمانیان لەگەڵ نوێکردنەوە. بەردەوامی گوشاری هێز ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر خوێندکاران لە ئێران لە ڕۆژانی ڕابردوودا دوو خوێندکار لە زانکۆکانی تاران و یاسووش دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. بە پێی دوایین زانیاریەکان ڕۆژی چوارشەمە 29 ڕێبەندان خوێندکارێکی زانکۆی تاران بە ناوی نیمە ئەمیری تەمەن 20 ساڵ لەلایەن هێزەکانی ئیداری ئیسلاحاتەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. هەروەها ڕێکەوتی 19 ڕێبەندان خوێندکارێکی دیکەی زانکۆی یاسووج بە ناوی عەلی باقری تەمەن 21 ساڵ بە هێرشی هێز ئەمنیەکان بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. دوایین هەواڵ کۆبنەوەی ئێرانیان ئازادیخواز لە پایتەختی وڵاتی ئۆتریش ڕۆژی سێشەمە 28 ڕێبەندانی 1404 هەتاوی هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانیانی ئازادیخواز بە مەبەستی پشتیوانی لەو هەڵمەتە لە شاری ڤیەن کۆبوونەوە. بە پەیوەندی کە بەدەستمان گەیشتون ئێرانیان بە بەڕێوەبردننی کۆبوونەوەیەک لە بەردەم بینایی نەتەوەیەگرتوەکان و بەدەستەوەگرتنی پلاکارد و وێنەی گیان بەخەتکردوان و دەست بە سەکراوانی ڕاوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری ئەمساڵ وێڕای پشتیوانی لە بەشداربوانی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە خوازیاری ڕووخاندنی ڕژێمی جنایەتکاری کۆماری ئیسلامی و هەروەها سزادانی تاوانباران بوون. بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەکتان.